ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، لە بەرنامەی تەندروستی شادی و سڵامەتیتان ئاواتی خۆم و باقی هاوکارانمە. بەڕێزان هاتوینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی تر لە بەرنمەکانی تەندروستی. بەرنمەی ئەم هەفتەمان دوو لێکۆڵینەوە و دوو توێژینەوەی تازەیە کە لە دوو وڵاتی جیاوازە کراون، یەکێکیان لە وڵاتی کشینە کراوە لەسەر ئەوەی کە لەسەر کەمخوێنی یا ئانێمی. توێژینەوە دوومەکەیش لە وڵاتی سوێد و شاری یوتوبوری کراوە لەسەر معاینەی فیزیکی هەوکردنی لەوزەکان، یانێ ئەوەی کە چۆنیەتی معاینەی فیزیکی حتمما لە درێژەی بەحسەکە ئشارەی پێەکەین، چۆنکە شتێکی معاینەیەکی تریش باو بوو کە وەکو ئەوەی کە بڵێن لە ڕێگەی دوورەوە لە تەریقەی دیجیتاڵە ئەو دوو تاقیقە لەسەر ئەم دوو بابەتە هەیە. بابەتی یەکەم کە ئانێمیە یا کەمخوێنیە، دیارە کاتێکە کەسێک کەم خوێن بێ ئاسنی خوێنی کەمە بێتەوە لەسەر ڕێژەی هەموگلوبینی، یانە ڕێژەکەی تێتە خوارەوە. هەموگلوبینیش نەخشێکی ئەساسی هەیە لە لەشە لە خوێنە، ئەوەیە کە ئۆکسیژن ئەبات بۆ هەموو بەشێک لە لەشە. جیا لەوانە ئەگەر کەسێک تووشی ئانێمی یا کەم خوێنی بێت، عەلایمێک لە خۆیەوە نیشانەدات بۆ وێنە ئەو کەسە تووشی زەعفە بێت، تااقەتی کاری نامێنێت، زوو ماندووە بێت، ئەوە ئەتوانێت لە نیشانەکانی ئانێمی بێت. بەڵام تا ئەو جێگەیە کە بە بەرنامەی ئەم جارە کە ئەو توێژینەوەی یەکەمە کە لە وڵاتی چینیشە کراوە هەڵەگەڕێتەوە، ئەوەیە کە نەخۆشی ئانێمی تقریبن لە ناو خانمەکانە، بەتایبەت ئەو خانمانەی کە دووگیانن، شتێکی باوە. بەڵام ئەوەی کە کەم خوێنی بڵێن خۆشبەختانە وەکو نەخۆشیەکانی تر ئەتوان دەرمانی هەیە، یانێ ئەگەر بە فەرز کەسێکیش ئەو ئیمکانیە نەبێت، ئەگەر بۆ نمونە ئەگەر کەم خوێنیەکەی بەهۆی تەغزیەی غەزایەکی خوارەوە یا زەعیف بێت، قورسکەرێک هەن کە قورس ئاسنە کە ئەو کەساتوانێت بەکاریان بێنێت و ئەو کەم خوێنیە ڕەف بێت. وتم کە جێگەی خوشحاڵیەکە بۆ کەم خوێنی ئەو ئیمکانە هەیە کە بە دەرمانێکی سادە کە قورسێککە ئەو کەم خوێنیە بتوانێت حەل بێت. مشکڵەکەی کە بووگە عامڵێکە لە چینە ئەو توێژینەوە بکرێت، تقریبەن لە ماوەی 20 تا 25 ساڵی ڕابردووە ڕێژەی کەم خوێنی بە ئەنازەیەکی بەرچاو لە تواو دنیا هاتووەتە خوارەوە. بەڵام پێچەوانەکەی لە چینە نیشاندراوە کە ئەو هاتنە خوارەوە نەهاتوەتە خوارەوە لە حەدێکی سابتە ماوە، لە نێوان ساڵانێکیشە حتا بەرزەو بووەتەوە. بۆیە ئەوان ئەو دەستیان کردوتە بە توێژینەوەکەیشیان لە یەک بەشە، یعنی لە وڵاتی چینە ئەنجام نەداوە، لە چەندین بەشە ئەو توێژینەوەیانە ئەنجام داوە کە نەتیجەکەی بەم شێوەیە. ئەو تاقیقە کە خۆیان کردویانە، ئەو نەتیجە کە داویانەتە دەرەو، ئەڵێت کە یەکێکی ئەوەی کە مەترسی هەیە کەم خوێنی لەسەر ژنان، بەتایبەت ژنانی کە دووگیانن، ئەوە بووەکو هاندەرێک بووگە جیا لەوەیش ئەو ڕێژەکە چووەتە سەرەوە کە بێن ئەو تاقیقە بکەن. ئامارێک کە دراوە لە کۆی گشتی گۆی زەوینە، تقریبان 571 ملیۆن کەس تووشی کەم خوێنین، کە لە ئەو 571 ملیۆن کەسە تقریبان ئەتوانین بڵێن کە ڕێژەی سەرووی 50 لە سەدەکەی ژنان تووشی ئەو کەم خوێنیە هەن. متاڵعەکەیان وا بەڕاستی کردووە کە جیا لەوەکە لە شوێنگەرێکی جۆغرافیایی جیا لە وڵاتی چینە بێت، لەبان جەمعیەتی شەو تقریبان دەسە بەنیگەر جەمعیەتیان کردووە بە پێی ساڵ بۆ وێنە 20 تا 30 تا 40 ساڵ. ئەوەیە کە بۆ شێوەی ئامارگیریەکە یا تاقیقات ئەوان ئیستفادەیان کردووە.
وتویانەکە تەغیرات ئیقلیمی شوێن جغرافیایی جیاجیە ئەوە بەرچاو بگە بۆ وێنە لە بەشێکی جغرافیایە بۆ نمونە لە شەرقە زۆرتر بووگە بە چاو جنوبە ئەوە تویانەکە ئەوە ئەبێت لە بەرچاو بگیرگێت بە دوای هۆکارەکانە بدۆزرنەوە ئایا شێوەی تەغزیەز ئاو هەواس ئەوە یەکێک لە هۆکارەکانە یەکێکی تریش لەو هۆکارانە وتویانەکە خواردن یا ئەو متابولیسم خواردنە ئەتوانێت دەور و نەخشی بێت دیارە لە چەند شێوەی متاڵعاتی هەم لەوەی کە نمونە بەرداریان کردووە یعنی بەشێک لە جەمعیەتەکان جیا کردوێتە هەم ئەوانەیە کە تووشی کەم خوێنی لەسەریانە تاقیقیان کردگە ئەتڵاعاتیان کۆ کردوێتەوە ئەو تاقیقا ئیدامەی بووگە بەڵام ئەوەی کە لە ئاماری گشتیە هەیە تقریبن لە بین ساڵەکانی 2019 تا 2021 کەم خوێنی لە تواو دنیا هاتووەتە خوارەوە بەڵام لە چینە لە 2 ساڵە یانە 2013 تقریبا 1 تا 5% خۆی زیاتر نیشانەدات یانە لە 28.5% تا ئەوەی کە بووکە 29.5% کەمێک ئاڵوگۆڕی هەیە لەوێ وتویانە جیا لە ئەو عوامڵ جغرافیایە یا ڕژیم غەزایی وتیانەکە عفونەتیش ئەتوانێت دەور و نەخشی بێت لەو بەشانێکە ئەگەر عفونەت بوو بە یا نەخۆشی کە باو بووە ئەوە ئەتوانێت هۆکار بێت بۆ کەم خوێنی دیارە یەکێک لە هۆکارەکانی کەم خوێنی جەڕاحیە بە تایبەتەوە جەڕاحیگەرێکە لەسەر دەستگای گوارش و مەعدە ئەکرێت ئەوە خۆی ئەتوانێت یەکێک لە سەرچاوەکانی نەخۆشی کەم خوێنی بێت ئەو چوونە سەرەوەی ئامارە کە شارەمان پێکرد لە وڵاتی چینە بووگە لە ساڵی 2010 ئەوە خۆی نیشان داوە ئەو نمونەیشە کە هەڵیان بژاردووە زۆرتر لە ژنان بووگە بە تایبەت ئەوەی ئەو ژنانێکە دووگیان نەبووگن لە نێوان تەمەنیان 18 تا 49 ساڵگی بووگە کەم خوێنیەکەیش خۆ یەکێک وتمان لە نیشانەکانی ئەوەیە کە هێمۆگلوبین ئەناجاگیرگێت لە خوێنە بۆ دەرەجەبەنی ئەوەی کە ئەو کەسە تا چە ئەنازەیەک کەم خوێنە هێمۆگلوبین خواردتر لە 12یان دەستنیشان کردووە دیارە هێمۆگلوبین ئەبێت لە 12 بەرەژوور بێت ئەگەر لە خواری 12 لە ڕقمگەرێکی خواردترەوە بێت ئەوە توانێت یەکێک لە نیشانەکانی کەم خوێنی بێت کەم خوێنی خۆشی دوو حاڵەتی هەیە حاڵەتێکی کە زعیفە بەڵام حاڵەتی تری هەیە کە شەدیدە ئەوەیە کە ئەو گلوبینە ئەو ڕێژە زۆر ها لە خوارەوە بە شێوەیە کە لەسەر پێسی ئەو کەسیشە خۆی نیشانەدات پێسیان حاڵەتێکی وشک و ئەوەی وەکو ئەوەی کە شکاوی هەیە حاڵەتێکی شکەنەندگی هەیە یا ئەوەی کە کاڵە بێتەوە زەر دەبێت ئەوە کە خۆی ئەتوانێت یەکێک لەو عوامڵە بێت بەڵام هەر بەمە دەستنیشانە خۆی ئەو هۆکارگەرە پێشتری زانراوە ئەوەی کە نوێ تازز لەو لێکۆڵینەوە کراوە وتویانە ئێمە ئەوانەی کە ئەو تاقیقاتیانە کردووە ئەرتباطێکی مثبەتمان لە نێوان کەم خوێنی و ئەوانەیە کە گورچیلیان باش کار ناکات ئەوەشیانە دۆزیوەتەوە یان ئەو کەسانەیە کە ئیختلالێک هەیە لە کارکردی گورچیلەکانیان ئەوانیشە تووشی کەم خوێنی ئەبن یا ئەو خانمانەی کە زایمانیان کردووە زایمانەکان بە شێوەیەکی سزاریەنە یعنی زایمانێکی تەبیعی نەبووە لەو کەسانێک کە سزاریان کراون ئەو ڕێژێشە ها لە سەرەوە من حەزەکەم لێرەش لە فرسەت استفادە بکەم ئەو ئامارەی کە لە ئێرانە هەیە لە کوردستانیش هەیە من ئشارێکیشی پێکەم ئاخرین ئامارەکان کە لە ئێرانە گیراوە تقریباً 2 ساڵەوە پێش بووگە دەرسەدەکە 9% تەشخیصراوە یانێ لە هەر 100 نەفەرە 9 نەفەر تووشی کەم خوێنین ئەو ئاماریشە کە 9% معموڵن بۆ کەسانێکی سەروی 35 ساڵن چۆن کرد لە مناڵانە نەخۆشیگەری وەک تالاسیمیش کە ئەوانیش کەم خوێنیوێت ئەوانە حساب نەکراوە دیارە ئەگەر ئەو ڕێژە حساب کردێت ئەڕواتە سەرەوە بەڵام لەو مؤسسەی ئامارە بۆ کوردستان 4.5% کە
جێگەی خۆشحاڵیە یعنی دەرسەدەکە ها لە خوارەوە لە ئازەربایجانی غەربیشە 5.23% دیارە وتم کە ئیسا ئەتوانن بە قورسێکی سادە قورسی ئاسن ئەو مشکڵ کەم خوێنیە حل بکرگێت. یەکێک لەو ئوستانگەرەی کە لە ئێرانە ئەو ڕێژەی کەم خوێنیە زۆر ها لەسەرەوەیان توانین بڵین یەکەم وستانە هورموزگانە. هورموزگان یەکەم وڵاتە کە ڕێژەی کەم خوێنی لەوێ زۆر ها لەسەرەوە یعنی ئەوەی کە 9% وەکو میانگین تاینکراوە لەوێ تا 15%دیش ئەڕوات. بینەرانی خۆشەویست ئەوە بابەتی یەکەم بوو. بابەتی دوومی بەرنامەکەمان توێژینەوەیکی دوومەکە لە شاری یوتوبوری وڵاتی سوێد کراوە ئەویش لەسەر معاینەی هەوکردنی لەوزەکانە یا تانسلیت کە ئەوەی کە عفونەت و ئیلتیهابی لەوزەی پێ ئەڵێن معاینەکان. لەوزە کاتێکە تووشی ئیلتیهاب بێت تووشی وەرەمەوێت ئاڵ و وەرگەرێکی بەسەرە دێت ڕەنگەکەی ئەگۆڕگێت شکڵ زاهری شێوەیەکی بەسەرتێت تقریبەن بۆ ئەم لێکۆڵینەوە لەوە کراوە کە ئایا معاینەی کە فیزیکی نەبێت معاینەی کە ڕوودەڕوو نەبیانێ نەخۆش و پزیشکەکە پێکەوە بن بەڵکە لە تەریقی دیجیتاڵە بێ لە تەریقی دووربینە بێ ئایا ئەمە ئەتوانێت قابلێ احتمال بێت بە تایبەت لەسەر تانسلیت یا ئەو ئیلتیهابی لەوزە یا ئەو عفونەت لەوزەکان ئەم تاقیقە کراوە کە ئەمان دوای ئەو لێکۆڵینەوە کە من چۆنیەتی ئەو تاقیقیشانە بۆ ئەرزەکەم گەیشتون بۆ نەتیجە کە ناتوانێت جێگەی متمانە بێت. ئەڵێت کە یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە جیالەوەی کە تەشخیص ئەدرگێت ئەگەر بدرگێت بە دروستی ئەوە چه جۆرێکە ویرروسیە یا باکتریایە ئایا ئەنتیبیۆتیکی بۆ تەجویز بکرگێت یا نەکرگێت ئەوە یەکێک لە هۆکارەکان بووگە. ئەڵێت کە کەسێکە لەو لێکۆڵینەوە وایە نووسیوە کە هەوکردنی لۆزەکان یەکێک لەوە هۆکارانەسە بۆ ئەوەی کە سەردانی پزیشک بکرێت و ئەنتیبیۆتیکی بۆ تەجویز بکەن. ئەڵبەتە ئەنتیبیۆتیک ئەگەر منشأ میکرۆبەکە ڤایرۆسی نەبێت باکتریایی بێت ئەنتیبیۆتیکی بۆ دیاریەکەن. ئەڵێت بۆ ئەوەی کە دیاری بکرێت تا چەندێک ئەو نەخۆشە ئایا احتیاجی هەیە بە ئەنتیبیۆتیکی یانە لە معیارگەرێک کە کەڵکیان وەرگرتووە بۆ ئەو تاقیقاتیانە. ئەڵێن کە لە معیارگەرێکی سنتۆری پێڵێن ئەو معیار سنتۆرە کە بۆ بەڕەسیە ئەڵێت کە تاس ئەو کەسێک کە تای هەیە دیاری سەشار من بڵێم تام هەیە بەڵام تا ئەنازەگیری نەکرگێت میزانەکەی دەرەجەکەی تا چه ئەنازێک تام ها لە سەرەوە ئەوە دیاری ناکرگێت. یەکێکیشی ئەوەیە کە ئەو ماسین ئەو لووە لەنفاویگەرە یا ئەو غودە لەنفاویگەرەسە کە ئەڵێن بە دووربین و لە ڕێگەی دوورە و چۆن احتیاجی هەیە بە نور احتیاجی هەیە بەڵام لە معاینێکی فیزیکیە ئەو دوکتۆرە ئابسلەنگ تێرێت ئەو چێوە وا لەسەر زمانەدایەنێت چراخۆیک هەیە ئەتوانێت باشیش بیبینێت. لە ئاخریشی ئەڵێت کە ئەو بەڕەسی لەوزەکانە ئێمە بناتوانین باش لە دیجیتاڵە مشاهدەیکەین. ئەڵێت کە بازێ لە شەواهدی تریش هەن کە لە معاینەی دیجیتاڵە ئەوەیش باز ناتوانێت وەکو ئەوەی کە ئەو کەسە حزوری فیزیکی بێت بتوانێت ببینرێت. ئەو تاقیقیشیانە لە گزارشەکەیان کۆ کردوێتەوە لە مەجەلەی پزیشکی کە بەشی نەخۆشیگەر عفونیە لەوێ کۆیان کردوێتەوە. ئەوەی کە خۆیان وەکو متاڵعەکە هەڵیان بژاردووە تقریباً 189 دانە نەخۆش بووگە کە تووشی عفونەتی لەوزەکان بووبن کە لە ژانڤیە 2020 تا ئۆکتۆبر 2023 چون بۆ بەشێک نەتوا و بەشەکانی یوتوبری قسمەتێکی دەرمانگایان لە ئەو شارە هەڵبژاردووە لە 2020 تا 2023 لەوێ ئەو متاڵعەیانە کردووە. ئەو کەسانێک کە سەردانی ئەو مەرەکزیانە کردووە دوو دانە ئەرزیابیان بۆیان کردووە. یەکێکی ئەوەی کە لە تەریقی دیجیتاڵە و دووربینی دانراوە ئەو
تاقیقاتە کراوە متاڵعە کراوە معاینە کراوە یەکێکیشی کە ئەو شێوەی کلاسیکە دیانێک دکتور و پزیشک و نەخۆشەکە دانیشتون ڕوبەڕوو تاقیقیان گوڵ ئەوەی کە لەوەکو نەتیجە وتویانەکە بۆ بازێ لە معیارگەر ئێمە ئەرزیابیکەین ئەو شێوەی دیجیتالە ناتوانێت کافی نییە ڕەوشێکی 100% مطمئن نییە وەکو ئاخری ئەو بەحسیشە بەحسێک کە نەتیجەی کە یەکێک لەو دانیشتوگەریشە کە دانیشتوی پزیشکیە بەناو پاتریسا وێلدان گراداوسکا کە خۆی بەشدار بووگە ئەڵێت کە ئەم متاڵعەی ئێمە نیشانیدا کە ئەگەرچی مشاورەی دیجیتاڵی یانی لە ڕێگەی دوورەوە بۆ ئەو کەسانێک کە نەخۆشن زۆر ڕاحەتە ئیتر ڕێگەیەک نانە بەر بڕۆن سەردان دکتۆرکەن لە ناو نەوبەتە بێسن قاویان لێکەن بڕۆن بۆ ئەوە ئەلێ هەرچەند ئەوەکە زۆر ڕاحەترە بۆ ئەوان بەڵام بۆ ئەنازە قابل احتماد نییە بۆیە ئەو ڕەوشی سەردانی دکتۆرە ئەوە باشترین ڕێگەیە بۆ ئەوانەی کە تووشی هەوکردنی لەوزەکانەوە دیارە لەوزە کارایی ئەلایەم نیشانەکانی ئەوانە باسێکی جیا ئەتەڵە بێت جیا لەم لێکۆڵینەوە هەروە بۆ ئانەمی یا کەم خوێنی بۆ کەم خوێنی ئەگەر من تاوجێگە لەبیرم بێ زیاتر لە ساڵنی لەوە پێش 2 ساڵ لەسەر ئانیمیە بەرنامێکمان بۆ هەوڵەدەین لە بەرنامەکانی داهاتوومانە لەسەر دوو بابەتەکە هەم لەسەر کەم خوێنی ئانیمی و هەم لەسەر هەوکردنی لەوزەکانیشە ئێمە حتمما بەرنامەیەکمان بێت من وەکو قسەی ئاخر کە ئەو تاقیقە دوومە کراوە کە تاقیق ئەوەی کە معاینەی لەوزەکان لە ڕێگەی فیزیکی یا ئەو کلاسیکە یا لە ڕێگەی دوورەوە بێت دیارە ئەوەی بەحسێکە لە ناو جامعی پزیشکیە هەیە احتماڵیشی هەیە لە داهاتووە ئەوە بێتە جێگەی مشتومڕ ئەوەی کە لە ساڵی 1770 کە یەکەم انقلاب سەنعەتی بخار دروست 3 ساڵ دوای ئەوە ئلکتریسیتە هات بە انقلاب دووم ناسرا دوای ئەوە کە تا انقلابێکە بە ڕۆبۆتەکان ناسرا دوای ڕۆبۆتەکان کامپیوتەر انقلابی ئینفۆرماتیک و ئەم ئاخریشە کە ئینترنێت هاتووە دوای ئینترنێتیش ئەوەی کە نەخۆشی کۆڕۆنا هات دوای کۆڕۆنا زۆر شت گۆڕا تقریبان یەکێک لەو شوێنگەریشە کە جێگەی مشتومڕە ئیسە زانستی پزیشکیە دیارە مهندسی فیزیکی یا فیزیک پزیشکی ئەوانەیە کە لەسەر ئەشعە دەستکاگەر ئەکسپەرداری تەجهیزات پزیشکی هەوڵەدەن ئەوە خۆی لە شان بەشانی پزیشکی هاتووە بەڵام ئەوەی کە وەکو هەڵستکارێک ئەوەی کە ئەڵێن کە بۆ داهاتوو لە هۆش مەسنوعی کەڵکو وەربگیرگێت زۆرتر ئەتوانێت نەخۆش لەو شێوە استفادەکات بوو نمونە ئەوانەی کە مدافع ئەو نەزەرن ئەون کە مەسەڵەن کاتی خۆی تاکسی بووگە دوای ئەوە بووگە بە تاکسی تەلەفۆنیش نەماوە ئینترنێت ئەیسەیانێک ئەو کەسە ئەتوانێت ئەو کارە ڕزرڤە بە شێوەی ئینترنێتی بیکات ئەو هۆش مەسنوعیە ئەتوانێت بۆ ئەو کەسە مەجموعەی ئیطلاعاتەکەی خۆی جەمع کاتەوە وەزیەتی ئازمایش خوێنەکانی بۆ نمونە ئەکسپەرداریگەری ئەشعەگەرێکە ئەگیرگێت ئیسە چۆن لەو وڵاتگەرە کە بە فەرز ئەکسپەرداری کە کردگەی ئەو ئەکسە وەکو کاغز نادرگێتە دەستی ئەو وەکو ئیطلاعاتێک لە ناو کامپیوتەرەکە ئەمێنێتەوە وەکو ئەو وەرەقەن کە پێشتر بوو نادرگێت ئەوەیە کە ئەڵێن کە لە داهاتووە ئەوە ئەتوانێت ئەو کەڵک لەوە وەربگرگێ دیارە وتم جێگەیەکی مشتومڕێکی زۆر هەڵەگرێت من پێم خۆش نییە ئەو بەرنامە بن بەوە بزانم کام لایەن سەر ئەکەون بەڵام بۆ پزیشکی بۆ ئەو بەشە ئەو معاینەی فیزیکیە ئەو حوزورە دیارە بازێ لەو تکنۆلۆژیە زۆر خزمەتی کردووە هەم لەباری ئازمایشگایی و هەم لەباری ئەکسپەرداریەوە بەڵام بۆ ساڵگەری داهاتوو ئەوەیان داناوە بۆ 30 ساڵ یا 35 ساڵی داهاتووە ئەوەیش بێتە جێگەیەکی باس و لێکۆڵینەوە کە ئەوەی کە ئەو کەسانەی کە نەخۆشە بن
بەو شێوەی کە ئەمڕۆ سەردانی لای پزیشکەکان سەردان نەکردێت ئەوە کە دیارە داهاتوو چۆنە بێت ئەوە زووە پێشبینی بکرێت بەڵام ئەوەی کە جێگەی بوو من لەم بەرنامە پێشکەشیەوە بەڕێزانی کەم کە بڵێم لە بواری پزیشکیشە ئەم بەحسە هەیە کە دیارە ئەمە تاقیقی بووگە لە زانکۆی یوتوبوری کە بە لێکۆڵینەوە بە توێژینەوەی کە ئەنجامیانداوە و تویانە بۆ نمونە لەوزەیەک ناتوانێت ئەوەی کە عفونەتە بێت لە ڕێگەیەکی دیجیتالەوە لە ڕێگەی دوورەوە تەشخیص بدرگێت. دیارە ئیسا شێوەگەرێکی تریش هەیە بۆ وێنە لە ژوورێکی جەڕاحیە کەسێک خەریکە جەڕاحەیەکە جەڕاحێکی بانتر یا مشاورێک ئەتوانێت لە ڕێگەیەکی دوورترەوە ئەو جەڕاحیە کۆنتترۆل کات یا ئەوەی کە ئیسە تەجیزاتێکای هەر ئەو کەوکەبن لەو هوش مەسنوعیە ئەینەگەرێکی سێبعدیە بازێ لە جەڕاحەکان لە بازی شوێنگەرە بۆ ئاماڵگەرێک دایەنن فقط ئەو مدیریەتی ئەو جەڕاحیە وەکو بۆ عینە سێبعدیە وەکو فەرماندانن بەو ڕۆبۆتە بۆ تەجیزاتە ئەو ئەمەڵ جەڕاحیا کردێ وتم بەڵام ئەم بەحسە تقریبن خۆیان داناوەکە بۆ 35 ساڵیا زیاتر لە داهاتووە جێگەی بێت کە ئەو کاتیشە چۆنی بەسەرتێت ئەوە ئێمە ناتوانین لێرە پێشبینی کەنیە لەسەری بڵین 100% وای بەسەرتێت. بینەرانی خۆشەویست هاوڕێ هاوکاریشم شارمان پێگا کە کاتی بەرنامەکەمان تەواو بووە. خوشحاڵ بووین کە جارێکی تر هاتینەوە خزمەتان تا بەرنامەی داهاتوو و بەرنامەیەکی تر ئەگەینەوە خزمەتان ژیانێکی پڕ لە شادی و تەندروستی لەلایەن خۆم و باقی هاوکارانم ئاوەتمانە.